سڵاو کاک ئاڵان، کاک ڕێبوارێزی، زۆر بەخێر بێن. ئەو بە ڕێزانەی تر هیوادارم هەموو لایەکان باش بن. دیارە لە سوید ڕۆژێکی خۆشە، بەڵام تۆزێک بای دێ. ئێستا بابەتی ئەمڕۆمان دەست پێ دەکەین لە نێوان ئاگرپەرستی کوردان و بتپەرستی موسڵمانان. تۆزە قسە و باسەبارەت بم بابەتە دەکەین، بەلامەوە گرنگە، چونکە دیارە زۆرێک لە شێخ و شەیتانەکان هێرش دەکەنە سەر جەژنی نەورۆز کە جەژنی گەلی کورد و گەلی فارس و گەلی ئەفغانی و هەتاوەکو دوایە. اینجا دێن بۆیان دەسەلمێنین ئایا ئاگرپەرستی کارێکی بۆ نمونە نابەجێ و ناپەسەندە، یاخود ئەو دابوونەریتانەی کە خودی خۆیان ئەنجامی دەن. دیارە ئەو کارە ئیسلام دەیکاتن زۆربەی زۆری ئەو دابوونەریت و تقوسانەی کەوا ئەنجامی دەدەن سەر تاپای بتپەرستیە، و ئەمڕۆ بە بەڵگە بۆتان دەسەلمێنم. سەرچاو بەخێر بێن، ڕێستان هەیە، جەژنی نەورۆزتان پیرۆز، هیوادارم هەموو لایەکتان ساغ و سەلامەت بن. ئەلبەتە یەکێک لەو شتانەی کە یارمەتی گەشەسەندنی مرۆڤی داوە و بتوانێت بەم ڕۆژگارە بگا و بتوانێت بێ بە خاوەن عەقڵێک کەوا لۆجیکی تێدابی، بیرکردنەوەی تێدابی، داهێنان بکە، ئاگر بووە. بۆ نمونە بڕۆن هەموو ئەو کەسانەی کەوا سەبارەت بە پەرەسەندنی مرۆڤ لێکۆڵینەوە دەکەن، دەڵێن ئەو شتەی کە زۆر یارمەتی مرۆڤی داوە بۆ ئەوی مرۆڤ بتوانێت عەقڵی مێشتی گەورە بێ و لە ڕێگای ئەوە بتوانێت کە گۆڕانکاری بەسەرجانی خۆی دابێنێ، و هەروەها بتوانێت بگاتە ئەو پەڕەکەی گەردوون و داهێنان بکە، ئاگر بووە. ئەگەر هاتوو ئاگر نەبووایە، ئەوە ڕۆژانە مرۆڤ دەبوایە وەکو فیل یا وەکو خوشتر با بڵێن بۆ نمونە 18 کاتژمێر نانی بخواردایە. بۆ نمونە تۆ پێویستت بەوە دەبوو 18 ڕۆژ ڕۆژانە بە دوای خواردنەوە بیخواردن بدۆزیتەوە خواردن بخۆی، بۆی بتوانی ئەو برەوزەیە بەرهەم بهێنی کە لە ڕێگایەوە بتوانی عەقڵتی پێ تەغذیە بکەیت یا لەشتی پێ تەغذیە بکەیت. چکە ئەو خواردنانەی پێشتر هەبوون ئەگەر هاتو خواردنەکە نەقڵێ لە ڕێگای ئاگرەوە، ئەو برەوزەی کەوا تایەتی ناتوانێت دەری بێنی. لەبەرەوە زۆربەی زۆری ئەمڕۆ کار کەسێک بچێ لێکۆڵینەوە بکات، دەبینین کەوا ئاگر دەورێکی باڵای هەبووە لە گەشەسەندنی مێشتی مرۆڤ. لەبەرەوە ئێمە دەبێ سوپاسی ئاگر بکەین. من بەش بە حاڵی خۆم کڕنۆش بۆ ئاگر دەبم. ئەگەر ئاگر نەبووایە ئێمە نەدەبووین بە خاوەنی ئەو عەقڵە. و ئاگر ڕووناچیە کاکە، ئاگر ڕۆمانتیکە، ئاگر نیشانەی خۆشەویستی و پاچی و عشقە. هەرچەندە کاتێ خەڵک بە دەوری ئاگردا بۆ نمونە ئاگر دەکاتەوە، مانای ئەوە نییە کە ئاگر دەپەرستێ. بە پێچەوانەوە سومبڵێکە بە نیشانەی ئازادی و سەرکەوتن. و تەنانەت ئەو ئاگرەی لە پەرستگای زەردەشتەکان دەکرێتەوە سومبڵە سەبارەت بە نووری ئیلاهی، نووری خودایی. بۆ نمونە هەموو ئاینێک سومبڵێکی تایبەت بەخۆی هەیە. خاچەکەی ئاینی مەسیحی بەمانای ئەوە نییە کە ئەوانە خاچ پەرستن، نەخێر، بەمانای ئەوەیە مەسیح ژیانی خۆی کرد بە قوربانی بۆ گوناحەکانی مرۆڤ. و سەبارەت بە زەردەشتیەکان ئاگر پاکە. و بۆ نمونە پێش ئەگەر هاتو سەیری تێڕوانینی فەیلسوفە یۆنانیەکان بکەی، جارێشتر زۆر بە جوانی باسی ئاگر دەکەن. ئاگر تاکە شتێکەوە خاڵیسە، پاکە، بێگەردە. هەموو شتێک لە گۆی زەمین شۆڕ دەبێتەوە، یاخود هێزی ڕاکێشانی زەوی کاری لێ دەکات، ڕای دەکێشێ بۆ خوارەوە، بەڵام کڵپە و گڕی ئاگر بەرەو سەرەوە دەڕوا. سیرکەن کاتێک ئاگر دەکەیتەوە کڵپەکەی بەرەو سەرەوە دەڕوا. ئاگر دەتوانی هەموو جیهازێکی پێپاک بکەیتەوە، برینی پێپاک بکەیتەوە، خواردنی پێ بکڵێنی، خۆتی پێگەرم بکەیتەوە. عاشق و معشوقەکان کاتێک دادەنیشن حەز دەکەن ڕووناکایی ببینن، لە ئاسۆ ڕووناکایەک بینن، سەیری ئاسمان دەکەن چکە ئەستێرەی برێقەداری تێدایە. ئەو ئیسلامە دژایەتی هەموو تروسکەیەکی ڕووناچی دەکات لە دنیا. لەبەرەوە بەلاتانەوە سیر نەبێ کاتێک دەقەکانی قورئانیان باسی خۆشەویستی ناکە، دەقەکانی قورئانیان باسی گوڵ ناکە، گوڵی تێدا نییە. باسی گون ناکەم، باسی گوڵ دەکەم. ئەو گون هیچ وازی لێبینن، ئەوە لە کاتی خۆیدا باسیەکەین. گوڵ باسی خۆشەویستی تێیدا نییە.
لەبەرەوە بەلاتانەوە سیر نەبێت. ئێستا بابێن بزانین دابوونەریتەکانی خۆیان چییە؟ بزانین دابوونەریتەکانی خۆیان چییە؟ بەتایبەتی لە ئێستادا پاڵەوانەکەی تەلەڤیزیۆن عەلی حەمە ساڵح لەگەڵ ئەو حاجی کاروانەکە لە عەمران دێن و دەچن. بزانین ئایا ئەم دابوونەریتەی کەوا دەیکەن دابوونەریتێکی بتپەرستانەیە یان نا؟ کاک عەلی ئەمە ساڵح لە تەلەڤیزیۆن بەدیار دەکەوی قارەمانی شاشەکانە، بەتەڵ شاشە. بەڵام کاتە خەڵکی کوردستان برسیە و نەبوونە لەبری ئەوەی ئەو پارەی بدا بە خەڵکی کوردستان بیدا بە 5 خانەوادەکەوا دەستکورتن دەچی تیشێرت لە حەج لەبەر دەکا و قۆڵی ڕوتە و وێنە دەگرێ و بڵاوی دەکاتەوە. قارەمانی شاشە، بەتەڵ شاشە، تۆفیق دقن. و من مەجالی پێدەدەم بۆ ماوەی 48 کاتژمێری تر بزانم ئەو کۆمنتەی کە بە ناوی فەیسبووکەی ئەوە نووسراوە ئەگەر هی خۆیەتی ئەو کاتە ئێمەش قسەمان دەبێت، و ئەگەر هی خۆی نییە لەبەرەوەی فەیسبووکەکە بە ناوی ئەوە دەبێت ڕوونکردنەوە بدات، بڵێن ئەو فەیسبووکە فەیسبووکی من نییە. ئەجینا من وەک پشتیوان عەبدوڵڵا ڕەحمی پێ ناکەم، ڕەحمی پێ ناکەم. والحاصل بابێنە سەر بابەتی هەندێ دابوونەریتی ئیسلامی. بۆ نمونە گەر هات و سەیری حەج بکەی دەبینی دابوونەریتێکی سەرتاپا بتپەرستیە. سەرتاپا بتپەرستی. ئێستا بەدەخەکانی قورئان بۆتان دەسەلمێنم کەوا لە سەردەمی جاهلی بوونی هەبووە، سەفا و مەروە بوونی هەبووە، سوورانەوە بە دەوری کەعبە بوونی هەبووە، ماچکردنی بەردەڕەشەکە بوونی هەبووە. قورئان خودی قورئان پێمان دەڵێ ئەمڕۆ کە هاتوونە لە ئێمە کردویانە بە شتێکی پیرۆزی ئیلاهی، واتە بتپەرستی حەول بۆچی بۆ یەکتایی. سەیرە دنیاکی سەیر و سەمەرەیە پێمان دەڵێن ئەمە دابوونەریتی ئیسلامە، ئیسلام دایهێناوە. من پێت دەڵێم ئێستا بۆت دەسەلمێنم، بەڵام هەوڵ دەدەم هیوادارم موسڵمانەکان تۆزەگە بە عەقڵێکی کراوە دەقەکانیان جێلێبێ دواتر خودی خۆیان بچنەوە سەر دەقەکان بزان ئایا حەج دابوونەریتێکی سەردەمی پێش ئیسلام بۆ یان نا. من ناڵێم جاهلی، چونکە سەردەمی پێش ئیسلام زۆر باشتر بوو لە ئیسلام. سەردەمی پێش ئیسلام بووە یاخود لە داهێنانی ئیسلامە. هەر کەسێک ببینی دەبینی حەفجار بە دەوری کەعبە دەخولێنەوە، شەڕ دەکەن لەسەر ماچکردنی بەردەڕەشەکە لە نێوان سەفا و مەروە حەفجار دێن و دەچن، واتە جرت و فر دەکەن، دواتریش لەولاوە دەچن ئیتر شەیتان ڕەجم دەکەن. و نەکەر ئەمەش بۆ نمونە ئەگەر هات و سەیری جەژنی قوربان بکەی کەەوە بابەتێکی ترە لە دەرفەتێشتر باسی دەکەن، جەژنی قوربان عید الئەضحا دابوونەریتیشی جاهلیە پێش محەممەد بوونی هەبووە و ئەو جەژنە بوونی هەبووە. ئەخر بۆچی دێن درۆ لەگەڵ خەڵکدا دەکەن دەڵێن ئێمەی موسڵمان دوو جەژنمان هەیە، جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان. هەی نیگبەت، هەی شێخ و شەیطان، خۆت باش ئەو ڕاستێ دەزانی جەژنی قوربان پێش محەممەد بوونی هەبووە لە دورگەی عەرەبی، هەروەک چۆن مانگە پیرۆزەکان بوونیان هەبووە کە 4 مانگی پیرۆزە لە ئیسلام پێش بوونی هەبووە. و ئەگەر هاتو بگەڕێیتەوە بۆ سەر ناوی مانگەکان لە ئیسلام دەگەڕێنەوە بۆ سەردەمی جاهلی، یەکێکیان پێی دەوترێت ذیل حەجە. لەکوێ هاتووە؟ یعنی مانگی حەج، یعنی مانگی حەج پێش ئیسلام بوونی هەبووە، مانگە حرامەکان پێش ئیسلام بوونیان هەبووە. یعنی بۆچی دێن ڕۆژانە درۆ لەگەڵ تاچی کوورد دەکەن بەس لەبەرەوەی زمانی عەرەبی نازانێ دەتانەوێت خەڵک بگەوجێنن. جەژنی ئێمەی کورد، جەژنی نەورۆز پێش جەژنی ئێوە بوونی هەبووە، و نەورۆز نیشانەی سەرکەوتن و ئازادیە. دەتانەوێت بێن لەم بۆنە پیرۆزەی گەلی کورد بدەن و دابوونەریتێکی بتپەرستانەی عەرەب بەسەر کۆمەلگای ئێمەدا زاڵ بکەن. خەیاڵتان خاوە بڕۆ بۆ مەلاژن باسی بکە، ئەوە بڕۆ بۆ مەلاژن باسی بکە، بۆ ئێمە باسی مەکە، باشە؟ بۆ مەلاژن باسی بکە. محەممەد کاتێک خۆی کردووە بە پێغەمبەر و قورئانی نووسیوەتەوە و لە سەرەتا وەرەقەی کوڕی نەوفەل یارمەتی داوە گوێی لە هەر شتێک بۆ لە دورگەی عەرەبی، لە زەردەشتیەکان، لە مەسیحیەکان، لە سابیئەکان، لە یەهودیەکان کە زۆرێکی بەرچاوی خوڕافە بووە هاتووە نووسیویەتەوە لە قورئانەکەی. بۆ نمونە
چۆن یەهودیەکان پەرتوچی پیرۆزی خۆیان هەیە کە پێ دەڵم پیرۆز، دواتر هاتوونە پەرتوچی خوڕافەی تریان نووسیوە، چیرۆشیان لەسەر بنیاد ناوە. بۆ نمونە خەبەرێک لە ڕێگای زمانەوە، بۆ نمونە لە سەردەمی کۆن لەبەرەوەی نووسین زۆر نەبووە، کاتێک کەسێک چووە بۆ شام هەواڵێکی بیستووە، کاتە گەڕاوەتەوە دوورگەی عەرەبی هەواڵەکە ڕەنگبی وەکو خۆی 150 گۆڕانکاری بەسەرداهێناوە، هەمان حاڵەت بووە. تەنانەت لەسەر بنەمای ئەمە ئەگەر هات و سەیری چیرۆکەکانی سوورەت الکەهف بکەیت کەوا محەممەد گوتی لە خلالی 12 کاژ لە ڕۆژ و شەوێکدا کاتێک سێ پرسیاریان لێکرد ڕۆح چییە، وەروە ئەو گەنجانەی ئەشکەوتەکە چی بوون و هەروەها پرسیارەکەی تریان ببورن. وەڵحاصل سێ پرسیار بوو لێیان کرد، محەممەد گوتی لە شەو ڕۆژێکدا وەڵامتان دەمەوە. محەممەد ڕۆی ڕۆژێک نەهاتەوە، هەفتەیەک نەهاتەوە، 2 هەفتە نەهاتەوە، دواتر هاتەوە گوتی تاخیر بووم لەبەرەوەی وەحیم بۆ ناگوتیان بۆچی وەحید بۆ نەهات، گوتی لەبەرەوەی کاتێک گوتم لە خلالی شەو ڕۆژێکدا وەڵامتان دەدەمەوە نەموت بوو ئینشاءڵڵە وەڵامتان دەدەمەوە، ئینشاءڵڵە. جاوە دەق هەیە، بڕۆنە سوورەتی ئەلکەهف دەق هەیە لەوێ. گوتی لەبەرەوەی نەمگوت ئینشاءڵڵە خوددا تووڕە بوو، لەبەرەوە جبرائیلی نەنات. 2 هەفتەی پێچوو 2 هەفتەی پێچوو لەبەرەوە من ئێستا کە هەواڵەکەم بیست بڕۆن دەق هەیە، من پێتان دەڵێم گاڵتە ناکەم دەق هەیە لە سوورەتی کەهف. دەڵێ ئەی محەممەد لەبەرەوەی نەدگوت ئینشاءڵڵە ئەوە ئێمە تاخیرمان کرد، لەبەرەوە بڵێ ئینشاءڵڵە. اینجا هات دواتر بۆ نمونە زوڵقەرنەین 1400 ساڵە پێمان دەڵێن ئەسکەندەری گەورەیە. باشە زوڵقەرنەین گەیشتە لێوارەکانی زەوی بینی خۆر بە گەورەی خۆی کە چەند هەزار جارێک لە زەوی گەورەترا، دەچێت لە ناو گۆمێکی قوڕاوی لەسەر گۆی زەمین نقم دەبێت. 1400 ساڵە ئیبن الکەثیر و ئەتەبەری و نازەم چێ پێمان دەڵێن کەچی ماکەر کەریم هاتووە، ماکەر کەریم دڵێتن نەخێرەوە کوڕوشە ئەی گەوج، من بەرنامەیەک لەسەر ئەوە دادەنێم، من بەرنامەیەک لەسەر ئەوە دادەنێم دەبی بتکەم بە مەهزەلە، تۆ ئەسڵەن هیچ نازانی سەبارەت بە کوڕوش. باشە من نازانم ئێوە بە شێوەیە خراپتان لێ قەوماوە، دانەیەکتان دەڵێ ئەمە ئەسکەندەری گەورەیە کەوا کەسێکی هاوڕەگەز باز بووە و بتپەرست بووە و ئەسکەندەر ڕاستە، چکە من بەرنامەم لەسەری پێشکەشکردی پێشووتر لە ڕێگای ئەو نووسینانەی کەوا ماوەتەوە ڕێک دەقەکانی قورئان لەگەڵ ئەوە. هەندێکتان هاتوون دەڵێن نەخێر کوڕوشە، چۆن دەبیتن ئەسکەندەر بی ئەسکەندەر هاوڕەگەز باز بووە وەک گوایە موسڵمان بووە، نەخێر کوڕوشە و کوڕوش موسڵمان بووە. ئێی دانەیەکتان هاتووە دەڵێن نەوەڵە مەلیکەکەی یەمەن بووە، کەچی خوداکەتان دەڵێتن قورئانێکمان دابەزان بە زمانێکی عەرەبی ڕوون، کەچی خۆتان 1400 ساڵە نازان مەوزوع چییە، نازان مەوزوع چییە، هاتینە دەتانەوێت لەو جێژاوانەی تێکەوتونە. بۆ نمونە ئەسکەندەری گەورە هەڵدەبژێرن دەبین هاوڕەگەز باز بووە، بتپەرست بووە، چونکە دەقەکانی قورئان دەڵێن موسڵمان بووە. عەجیب غەریب، ئەیچی بکەین نابی ئەوە نابی. دێن کوڕوش هەڵدەبژێرین ڕاستیەکەی ئاگر پەرست بووە. عەجیب غەریب، ئەوەش مشکلەیە، نابیجین چۆن دەبێ ئاگر پەرست بی موسڵمان بی. با بچین بۆ ئەوەی یەمەن هەڵدەبژێرین ڕاستیەکەی ئەویش یعنی هین بووە، بتپەرست بووە، ئەو بتانێت. عەجیب غەریب، ئەیچی بکەین؟ خراپتان لێ قەوماوە، زۆر خراپ. خۆشتان نازانم چۆن خۆتان لەم دەقانە دەربچێژن. محەممەد بەڕادەیەک نەزان بووە، بەڕادەیەک نەزان بوو، هەرچی ناوێتی خستوێتە ناو قورئانەکەی. باشە، بەڵام ئەوە بابەتی ئەلکەهف سوورەتی کەهف بابەتێشترە وەڵامی دەینەوە. هەستایە سوورەتی یاخود مریەمی هێناوە بەپێی دەقەکانی قورئانتان، گوایە مریەم لە ژێر دارخورما مناڵی بووە، مانجی 12 بووە، سارد بووە، سەرما و سۆڵ بووە لە فەڵەستین و چووە دارخورمای ڕاهەژاندووە. خوددا پێی وتێ دارخورما ڕاهەژێنە. یەکورە گەمژە مانجی 12 ئەغەر دارخورما خورمای پێوە نابی، هەیبێ عەقڵینە. چیرۆکانی مەسیحی پێمان دەڵێن لە تەویلەی ئاژەڵان بووە، مناڵی بووە، لەوێ ئێوە دەڵێن نەخێر لە ژێر دارخورما بووە. ئێ خوددا پێی گوت ئەی مریەم، بەڵێ ئەڵڵا دارخورماکە ڕاهەژێنە و خورما بەردەبێتەوە. ئێمانجی 12 خورمانیە کاکە، مانجی 12 خورما چیەکە؟ عەجیب غەریب. یا عیسا مناڵ بووە و لەسەر بێشکە کاتێک لێیان پرسیوە ئەی مریەم تۆ چۆن مناڵت بووە هێشتا زەواج نەکردە؟ گوتی لێی بپرسن لەکوێ لە ئیسا. ئیسا گوتی دەست بەجێ هاتە قسە، ئەڵبەتەوە لە پەرتووکی پیرۆزدانیە.
ئەمە چیرۆکی خورافەیە دواتر خەڵک لەسەری دروست کردیە سەبارەت بە ئیسا لە پەرتیوچی پیرۆزدانێکەوە لەسەر بێشکە قسەی کرێت گوتی لی پرسن ئیسا گوتی بووی ئەمن پێغەمبەری ئەللام وهروەها من تەولات و حکمت و نازانم چیم لایە بە تەواوی فێر بووم و من وەک پێغەمبەر هاتووم هەر مناڵەکەی بۆ دەست بەجێ دەستی بە قسان کردێت ئەمە لە هەندێک چیرۆکی خورافی کە دواتر دروست بووە دەرتان هێناوە وە کاتێک لی دەپرسن ئەی ئەشکەوتی کەهف یاوەرانی کەهف خوداکەتان دەڵێتن سیرکە وەڵامی خوددا لی دەپرسن ژمارەیان چەند بووە دەڵێن وەڵاممان بدەوە بۆی بڕوا بێنین چ دەڵێ ئەڵڵا هەندێک کەس دەڵێن 3 کەس بوو بە سەگەکەیان 4 کەس هەندێک کەس دەڵێن 5 کەس بوون و بە سەگەکەیان 6 کەس هەندێک کەس دەڵێن 7 کەس بوون و بە سەگەکەیان 8 کەس باشە تۆ ئەڵڵای ئەڵڵا ئێمە ناڵێن پێمان بڵێ خەڵک چی دەڵێن ئێمە پێت دەڵێن لێت دەپرسین وەڵاممان بدەوە بڕوا بکە بڕۆنە سەر دەقەکان محەممەد بابی باب مۆجزەی نییە پرسیاریان لێ کردیە بۆی خەڵک ئیمانی پێبینن ئەڵڵا گیان بە ساقەو بم بە قوربانت بم وەڵامێکی محتەرەم و ڕاست بدەوە بۆی خەڵک بڕوان بێ هەندێک کەس دەڵێن 3 کەس بوون و بە سەگەکەیان 4 کەس هەندێک کەس دەڵێن 5 کەس بوون و بە سەگەکەیان 6 کەس هەندێک کەس دەڵێن 6 کەس بوون و 7 کەس بوون و بە سەگەیان 8 کەس ئەمانە هەمویان لە خۆیانەوە قسە دەکەن ئەمە علم الغەیبە و خوددا ئامادەنی علمی غەیب کۆن ڕوویدایە خۆ ئێستا کە سندونیە خەڵک بچی بیانگری هینیان بکە پێمان بڵێ باوی بابم و هەندێک کەس دەڵێن 300 ساڵمانەوە و هەندێک کەس 9 ساڵیشی بۆ زیاد دەکەن عجیب غەریب ئەخەر وایانە والحاصل محەممەد چوە و چیرۆکانە هیناوە ئەسیە ناو قورئانەکەی ئەمڕۆگە لە ئێمان کردی بە دەقی پیرۆز و هەروەها بۆ نمونە بە محەممەدیان گوتیە گوێ گوتیان گوێ یعنی گوێ هەیە هەرچی وەری دەگری بە گوێەکەی دەیخاتە ناو قورئانەکەی هەرچی وەردەگری گوێ لە دەبی دەور و بەر هەندێک لەو لە زەردەشتی و هەندێک لەو و هەندێک لەو و بینە و بیخە ناو قورئانەکەی بۆتەوە بۆ نمونە ئیبن ئیسحاق پێمان دەڵێ پێغەمبەری ئەڵڵا فەرمووی هەر کەسێک دەیەوێت شەیتان ببینێت با سەیری نەبتاڵ بن ئەلحارث بکات نەبتاڵ پیاوێکی ڕەشی قژ درێژ بوو چاوەکانی سوور بوون بابزانین بۆچی محەممەد پێی وتیە هەر کەسێک دەیەوێت سەیری شەیتان بکە با سەیری نەبتاڵ بن ئەلحارث بکە چونکە نەبتاڵ داهاتە لای محەممەد دادەنیشت گوێی لە قسەکانی دەبوو دەگەڕاو بۆ لای منافقەکانی مەدینە و دەیگوت محەممەد تەنها گوێیە تەنها گوێ دەگو محەممەد تەنها گوێ گوێ لە چیرۆکێکی جووەکان دەبیتن تۆ سەر و گوێی دەشتێنی و دەیخاتە ناو قورئانەوە گوێی لە چیرۆکێ دەشتێن دەیخاتە ناو قورئانەوە بۆ نمونە ئەگەر هەر کەسێک سەیری ئەسبابی نزولی ئاەتی 61 سوڕەتی الأحزاب بکات سەبارەت بەو مۆزوعەیە دەڵێ ومنهم الذين يؤذون النبي ويقولون هو أذن وتیایاندا کەسانێک هەن کە ئازاری پێغەمبەر دەدەن و پێی دەڵێن پێغەمبەر گوێیە گوێ یعنی تەنها دەبیسێ و دەیخاتە ناو قورئانەکەی بە هەمان چەشن هەموو ئەو چیرۆکانی بیستویەتی بۆ نمونە ئەگەر بگەڕێنەوە سەر عومرەکەی حاجی کاروان و الحاج علی حەمەساڵح بزانین حەج لە شوێ هاتیودا بوونەوەیەکەی لە حەجدا دەچن 7 جار بە دەوری کەعبەدا دەخولێنەوە شەڕ دەکەن لە پێناو ماچکردنی بەردە ڕەشەکە و جرت و فرد دەکەن لە نێوان سەفا و مەروە بۆ نمونە ئاەتی سوڕەتی بەقەرە هەموو ئەمانەی تێدایە بۆ نمونە سوڕەتی البەقەرە ئاەتی 120 پێمان دەڵێ واتخذوا من مقام إبراهيم مصلى بيش إسلام بو بيش عرب برسي بيش إسلام بو آياتي 125 سورة البقرة الله بيان ضلي فرمانيان بيدك ضلي واتخذوا من مقام إبراهيم مصلى واتا لمقام إبراهيم يعني كعبة بيكن با قبلي خوتا كاتك نوجدك تواتر أوانا دخوينين وكوا استا زور شدرون دبيتوا
وهروها آياتي 144 بو 145 سورة البقرة دلت وبدلني أيوة ورجراني سیماکان دەم و چاوەکانمان بینی بەرەو ئاسمان ئێستا پێتان دەڵێم ئەمە چییە و بە دڵنیایی ئاراستەتان بە ئاراستەی قیبلەیەک دەگۆڕین کە دڵخۆشتان دەکات بەم شێوەیە ڕووی خۆتان بسوڕێنن بە ئاراستەی مزگەوتی حرام واتە کەعبە سە دواتر دێن قسە لەسەرەوەی دەکەین چی دەڵێ ئەم دەقە دواتر دێن دەقی 145 واتە ئەڵڵا دەڵێ بۆ ئەوی دڵتان خۆشکەم ئێستا پێدان دەڵێن مەبەستی چیە لەو دڵخۆشکردنە دەڵێتن ئاراستەی ئێوەمان گۆڕی بەرەو ئاسمان لە کاتی نوێشکردن بووە بە ئاراستەی قودس نوێژیان کردیە بە قودرەتی قادر چایەنەها چۆتە ئاسمان و ئەڵڵا سوڕاندویەتی و وەرسوڕاون ئاوە بۆ کەعبە بۆ ئەوەی دڵتان خۆش بێت ئەڵڵا شت دەگا بۆ ئەوەی دڵیان خۆش بزانین چێ دڵی خۆش بووە دواتر قسە لەسەر ئەوەی دەکەین سەیر و سەمەرەیە بەڵام دەقی دواتر سیرکەن 145 دەڵێت و ئەگەر تۆ هەموو نیشان ئەی موحەممەد و ئەگەر تۆ هەموو نیشانەیەکت بە ئەوانە نیشاندا کە پرتوچیان بۆ هاتووە و لەبەر ئەوەی پیادەی قیبلەکەی تۆ ناکەن تۆش پیادەی قیبلەکەی ئەوان مەکە مەبەستی چێت جووەکانە سیرکە ئەڵڵا لەگەڵ ئەوەش ئاینی جوو گوایە لە ئەڵڵاوە هاتیە ئەڵڵا لێرەدا لایەنگرە و دەڵێتن لەبەر ئەوەی جووەکان سەیرە دەڵێ ئەی موحەممەد تۆ پیادەی قیبلەی وانت کرد بەڵام دواتر ئێستا هیچی تر پیادەی قیبلەی وان مەکە قیبلەی خۆت وەرسوڕێنە لەبەر ئەوەی ئەوانیش ڕووناکەنە قیبلەی تۆ هیچ تر ڕوومەکە قیبلەی ئەوان سەیر و سەمەرەیە یعنی ئەڵڵا هاتووە لە دەقی 145 پێمان دەڵێ لەگەڵ ئەوەش تۆ بە هەموو نیشانەیە کاتی نیشانت پێ نیشاندان لەبەر ئەوەی هیچی ترس ئاراستت بە ئاراستەی قیبلەکەی ئەوان نەبێ کەوا قودسە قیبلەکەی خۆت بگۆڕە لەبەر ئەوەی جووەکان پیادەی تۆ ناکەن ئەمە پێمان دەڵێتن کەوا مەبەستی موحەممەد بۆ نمونە تاوەکو ساڵی دووەمی کۆچی کاتێک لە مەدینە بووە ڕووی کردۆتە قیبلەی جووەکان بۆی قەناعەتیان پێبینی بۆ ئەوی هاوداری بن بۆی بن بە موسڵمان بەڵام دوای 2 ساڵ کاتێک جووەکان نەبوون بە موسڵمان بڕوایان بە موحەممەد نەهات موحەممەد دەڵێتن تازە هیچ جووەکان سوودیان نابێ بۆ من قیبلەی خۆم دەگۆڕم بۆچی دەگۆڕم بۆ ئەو شوێنەی 360 بتی لێیە بەڵکەم قوڕەیشەکان دەڵێن ئەها موحەممەد لە کاتی نوێشکردن ڕوو دەکاتە بتەکانمان کە 360 بتە بە هیوای ئەوەی هەندێکیان بن بە موسڵمان و هەروە ئاەتی 158 سەفا و مەروە دەڵێت بەڵێ موسڵمانان تاوەکو فەتحی مەککە ڕویان کردۆتە کەعبە کە 360 بتی لێ بووە واتە کڕنۆشتان بۆ بت بردووە پێغەمبەرەکەتان کڕنۆشی بۆ بت بردووە و ناتوان ئینکاری ئەمە بکەن لە ئاەتی 158 سوڕەتی ئەلبەقەرە چێری هەولێری یا مانگای سولێمانی دەڵێت لە ڕاستیدا سەفا و مەروە لە سیمبوڵەکانی ئەڵڵان بزانە موحەممەد پرسیاری لێکراوە ئایا سەفا و مەروە بکەین یان نا چکە پێشتر بوونی هەبوو دواترش نیشاندەم و دەیسەلمێنێت دەڵێت ئەڵڵای قورئان دەڵێت کە خودی موحەممەد خۆیەتی دەڵێت لە ڕاستیدا سەفا و مەروە لە سیمبوڵەکانی ئەڵڵان بەم شێوەیە کاتێک هەر کەسێک حەز دەکات ویان عومرە ئەنجام دەدات هیچ گوناحێکتان ناگاتێ ئەگەر لە نێوان سەفا و مەروە جرت و فرد بکەن مانای چی هیچ گوناحێکتان ناگاتێ مانای چییە هیچ گوناحێکتان ناگاتێ مانایوێ لە سەردەمی پێش ئیسلامدا بوونی هەبووە ئەڵڵا پێتان دەڵێ ئەگەر جرت و فرتان کرد لە نێوان سەفا و مەروە گوناحتان ناگاتێ باشە بڕۆن بگەڕنەوە سەر دەقا عەرەبیەکەی زۆر بە جوانی پێتان دەڵێ خدا دەڵێ گوناحتان ناگاتێ باش و هەروەها ئاەتی 19 سوڕەتی ئەتتەوبەمان هەیە کەوا حەج بوونی هەبوو پێش ئیسلام باشە چی دەڵێ ئاەتی 19 سوڕەتی ئەتتەوبە أجعلتم سياقة الحج وعمارة المسجد الحرام كمن آمن بالله واليوم الآخر آية أو بيداني حاجيانو نوجن كرنوي مزقوتي حرام واتك كعبة بيتان وايا يكسانا بوكساني كإيمانيا بالله ناو بروج آخر واتا تشيبوا
واتە حەج لەلایەن قوڕەیشەکانەوە بتپەرستەکانەوە بوونی هەبووە، هاتوونە لە کاتی حەجدا ئاویان بە حاجیان داوە و هەروەها نۆژەنی مزگەوتی حرام واتە کەعبەیان کردیە. ئاەتی 19 سوڕەتی ئەتەوبە پێیان دەڵێن نەخێر یەکسان نییە، دەزانم ئێوە ئاو بە حاجیان دەدەن، دەزانم ئێوە نۆژەنی مزگەوتی هین دەکەن، بەڵام ئەمە یەکسان نییە کە ئیمان بەخوا بێن. زۆر ڕۆشنە، زۆر ڕۆشنە، دەقەکە زۆر ڕۆشنە. با بگەڕێنەوە سەر بابەت ئەوە دەقەکانی قورئان زۆر بەڕوونی پێمان دەڵێ سەفا و مەروە بوونی هەیە، ئەڵڵاکەتان پێ دەڵێ گوناح نییە ئەگەر بیکەن، یعنی چکە پێشتر هەبووە لەبەرەوەی کافرەکان کردویانە بتپەرستەکان کردویانە، ئەگەر ئێوەش بیکەن گوناح نییە. پێمان دەڵێ کەوا حەج هەبووە، هەر وەک ئاەتی 19 سوڕەتی ئەتەوبە زۆر بەڕۆشنی پێمان دەڵێ. و پێش ئەوەی کەوا ئاراستەی خۆیان و ئەو کەسەی کەوا دڵخۆشی دەکە ئەڵڵا عومەری کوڕی خەتاب بووە، ئەوە دواتر دەینە سەر ئەوە کاتێک ئەڵڵا دەڵێ ڕووی قیبلەی ئێوەمان گۆڕی بۆی دڵخۆشتان کەین، مەبەستی عومەری کوڕی خەتابە و دواتر دێن قسە لەسەر ئەوەش دەکەین. و پێش ئەوەی کەوا قیبلە بگۆڕێ محەممەد هاتیە ئاەتێکی دابەزاندیە، دەڵێتن کەعبە لەلایەن بلەو سمە دروست کراوە، یعنی ئیبراهیم لەگەڵ سمایلۆکە، سمایلی بچووک سمایلی بچووک دروست کراوە. سەیری ئەم درۆی بکە چێشکە لەوەدایە، هیچ ئاسەوارێک نییە کەوا ئیبراهیم لەگەڵ ئیسماعیل لەگەڵ هاجر مسافەی زیاتر لە 1000 کیلۆمەتریان بڕیبی بەو بیابانە هاتبن بۆ ئەوێ. و من لە بەرنامەیەشتر نیشانمدا کاتێک هاجر و ئیسماعیل دەڕۆن لە منتقەیەک دەمێننەوە کە هەر لە فەڵەستین دەبی، بێرشیبەی پێ دەڵێن کەوا حەف بیرەکە لەوێدا دەمێننەوە. تۆ وەرە مسافەی 1200 کیلۆمەتر ببڕی مناڵێکی بچووک بێ ئاو. دواتریش سیر و سەمەرەکەی تۆ دەڵێ بۆ نمونە کاتێک هاجر هاتووە لە نێوان سەفا و مەروە ئیسماعیلۆکە تێنی بووە، یعنی زۆر بچووک بووە، یعنی مناڵ بووە، لە خەفەتان پاراوەتەوە هاجر بۆ ئەوەی نەمرێ ئاو بۆ نمونە سەری هەڵداوە بیری زمزم. بەڵام دواتر پێمان دەڵێ ئیسماعیلۆکە لەگەڵەوەی شیرخۆر بۆ مناڵ بووە کەعبەی دروست کردیە لەگەڵ باوکی. خرەمە چۆن دەبێ سەرچەند چۆن دەبێ مناڵ بووە مناڵ، ئیسماعیلۆکە مناڵ بووە مناڵ، ئەوە خۆی بەپێی دەقەکانتان، یعنی چۆن دروستی کرد؟ یعنی ئیبراهیم وەستا تاوەکو 20 ساڵ تاوەکو گەورە دەبێ لەوێ سەیرە تووڕە نەبووم بەڕاستی، یعنی کاکە ئەندام پەرلەمانتە و فشەفش دەگا لەسەر تەلەڤیزیۆن، دواتر دەچی بۆ حەج لە کاتێکدا خەڵک برسیە، یعنی سەیرە من بۆ ئەمرەیە بۆچی، یعنی سەیرە خەڵک دەگەوجێنن، یعنی ڕۆژانە بەهین خەڵک دەگەوجێنن. نەوەڵە کاکەجان ئەگەر حەز دەکەن دواتر گۆرانێکیشتان بۆ دەڵێن تووڕەی چی منە. اینجا سیر و سەبەرەکە لەوەیدا بۆچی محەممەد مادام وابوو پێی وابوو کە کەعبە لەلایەن ئیبراهیم لەلایەن بلەو ئیسماعیلۆکە دروست کراوە، بۆچی هەر لە سەرەتاوە ڕووی دەکردە کەعبە؟ بتی لێبوو ئێدە باشە خۆ ئەو کاتێک ڕووی خۆشی وەرسوڕان بتی لێبوو 306 بتی لێبوو ئەو کاتیش. بۆچی؟ هۆکارەکەی چکە لە سەرەتا وای کرد وەک تاکتیکێک بۆ ئەوی جووەکان بەلای خۆیدا ڕابکێشێ، بڵێ سەیر کە من تەواوکەری ئاینەکەی ئێوەم، من ڕوو دەکەمە قودس، بڕوان پێی نەهێنا، ویستی قوڕەیشەکان بۆ لای خۆی ڕابکێشێت کاتە گۆڕی، و هەروەها ویستی دڵی عومەری کوڕی خەتاب خۆش بکات. عومەری کوڕی خەتاب 6 دقی قورئان کوتومت ئەو ئەڵڵا دانا و زانایی کە هەتانە و لە پشت حیجابە ڕێک وەکو عومەری کوڕی خەتاب دەقەکانی دابەزاندووە بەبێ کەم و زیاد. واتە خوداکەتان ئەڵڵاکەتان گەوج بووە جێل بووە، گەوج بووە جێل بووە، نەیزانیوە کە لە دوورگەی عەرەبی دەبێت چ دەقێک دابەزێنێ. عومەری کوڕی خەتاب داوای لە پێغەمبەر کردووە، ئەی پێغەمبەری ئەڵڵا با ڕووی قیبلەمان بگۆڕین بۆ کەعبە، خوداکەتان نەیزانیوە، خوداکەتان دواتر دەیگۆڕێ، دڵێ بۆی دڵی هەندێک کەس خۆش بکەین. اینجا بۆ نمونە مامە بوخاری گیان ئەوەی بۆ نمونە هەر حەدیثێکی خوێندۆتەوە و چۆ غوسلێکی لە خۆی دەرکردیە، دەڵێ لە حەدیثی ژمارە سەرچاو بەخێر بن، لە حەدیثی ژمارە هەمووی بوخاریە ئاگادار بن، ئێمە وەکو ئێوە نین پەنا بینە بەر حەدیثی زەعیف و لاواز و محەسن و نازەم چیجی، هەمووی بوخاریە،
مامە بوخاری گیان حەدیثی ژمارە 2478 ابن مەسعود پێمان دەڵێ ئەوە چێباوی وام سەبر بکە تۆزێک سەبر بکە مامە بوخاری لە حەدیثی 2478 دەڵێت ابن مەسعود دەڵێت کاتێک پێغەمبەر فەتحی مەککەی کرد کەعبە و دەوروبەری کەعبە 360 بتی لێبوو پێغەمبەر دەستی کرد بە لێدانی بتەکان بەدارێک و لەگەڵیدا دەیگوت جاء الحق وزهق الباطل کەوا ئاەت هێشتا و یەکی سوڕەتی ئیسرا واتە لە ساڵی دووەمی کۆچی تاوەکو فەتحی مەککە بۆ مای 7 ساڵ 8 ساڵ محەممەد و موسڵمانەکان کڕنۆشیان بردووە لە کاری نوێشکردن بۆ کەعبە 360 بتی لێبووە 360 بت 360 بتی لێبووە پێغەمبەرەکەتان کڕنۆشی بردووە بۆ بت هاتون ڕەخنە لە ئاگر دەگرن نێک بەتینە هاتون ڕەخنە لە ئاگر دەگرن وەروە مامە صحیح بوخاری لە حەدیثێکی تردا 3366 دەڵێت ئەبوو ذار دەڵێت لە پێغەمبەری ئەڵڵام پرسی ئەی پێغەمبەری ئەڵڵا یەکەم مزگەوت لە زەویدا دروستکرا کامە مزگەوت بوو پێغەمبەر گوتی مزگەوتی حرام واتە کەعبە کەسێک ئەبوو ذار کەوا حەدیثی زۆرە دەڵێت لە پێغەمبەری ئەڵڵام پرسی ئەی پێغەمبەری ئەڵڵا یەکەم مزگەوت لە زەویدا دروستکرا کامە مزگەوت بوو پێغەمبەری ئەڵڵا گوتی مزگەوتی حرام واتە کەعبە ئەوی بتەکانی لێدانرا بوو ئەبوو ذار دەڵێ دواتر لێم پرسی ئەی مزگەوتی دواتریان کامە مزگەوت بوو لە دوای کەعبە کامە مزگەوت دووەم جار دروستکرا پێغەمبەر گوتی مزگەوتی ئەقسا ئەوەی قودس مزگەوتی ئەقسا ئەوەی قودس و ئەبوو ذار دەڵێ لێم پرسی ماوەی نێوان دروستکردنی کەعبە لەگەڵ دروستکردنی مزگەوتی ئەقسا چەند بوو پێغەمبەر گوتی 40 ساڵ زۆر چاکە واتە ئەگەر هاتوو بۆ نمونە کەعبە ئەمڕۆ دروستکرا بۆ نمونە مزگەوتی ئەقسا ئەمڕۆ دروستکرابی کەعبە 40 ساڵ پێشتر دروستکراوە باش واتە بە گوێرەی محەممەدی نازدار و خاوەن بەزەیی بە گوێرەی محەممەد ماوەی نێوان ئیبراهیم و سولەیمان 40 ساڵ بووە واتە پێغەمبەر ئیبراهیم هاتووە مردووە 40 ساڵ دواتر سولەیمان هاتووە چکە دەزانین سولەیمان پەرستگای قودسی دروست کرد کە پێی ئێستا موسڵمانە پێی دەرن مەسجد الئەقسا ئێمە دەزانین سولەیمان 1000 ساڵ پێش زاین مزگەوتی ئەقسا یا پەرستگای قودس کە ئەوەی موسڵمانە پێی دەڵێن مزگەوتی ئەقسا دروست کردووە ئەگەر بە قسەی محەممەد بێت دەبێت ئیبراهیم لە ساڵی 1040 پێش زاین ژیا بێت 40 ساڵ پێش سولەیمان باشە بەڵام دەزانین کە ئیبراهیم لە نێوان ساڵی 1996 تا وەکو 1821 پێش زاین ژیاوە واتە نزیک 1000 ساڵ پێش سولەیمان کەچی پێغەمبەرەکەتان دەڵێ ماوەی نێوانیان 40 ساڵ بووە هەر لە خۆی وە قسەی کردیە ماوەی نێوانیان 1000 ساڵە ئەو دوو ئەگەر گریمان یعنی بۆ نمونە دەزانین سولەیمان بە پێی هەموو سەرچاوەکان 1000 ساڵ پێش زاین پەرستگای ئۆرشەلیمی دروست کردیە کە بۆ نمونە عەرەب و موسڵمانان پێی دەڵێن مزگەوتی ئەقسا و دەزانین ئیبراهیم 1000 ساڵ پێش سولەیمان بووە ئەی محەممەد دەتوانی پێمان بڵێ چۆن ماوەی نێوان کەعبە لەگەڵ مزگەوتی ئەقسا 40 ساڵ بووە 40 ساڵ بووە خۆی 1000 ساڵە ماوەی نێوانیان واتە قسەکانن لەسەر بنەمای درۆیە لە خۆتەوە هاتووی قسە دەکەی ئەلبەتە هەموو سەرچاوە مێژوویەکان پێمان دەڵێن کەعبە ساڵی 350 ئەو دەوروبەری دروست کراوە کەوا پادشای یەمەن هاتووە دروستی کردووە بتیان لێداناوە واتاوەک دوای ناچینە سەر ئەو بابەتە و پێشتر باسمان کردووە بۆچی موسڵمانان 7 جار بە دەوری کەعبەدا دەسوڕێنەوە چونکە بتپەرستەکان 7 جار سوڕاونەتەوە بتپەرستەکان لە کاتی حەجدا 7 جار سوڕاونەتەوە
بۆچی حەفجار؟ چکە پێیان وابووە هەفتەنی ئاسمانی پیرۆز هەیە، حەوت ئاسمان هەیە، لە هەر ئاسمانێک تەنێکی ئاسمانی پیرۆزی لێیە، خۆر لە ئاسمانێکە، مانگ لە ئاسمانێکە، و 5 هەسار کە بریتین لە عەتارد لە ئاسمانێکە، زوهرە لە ئاسمانێکە، ڤینۆز لە ئاسمانێکە، مەریخ لە ئاسمانێکە، و مشتری لە ئاسمانێکە. واتە خۆر، مانگ، عەتارد، زوهرە، ڤینۆس، مەریخ، مشتری، ویانزانی هەفتەنی ئاسمانی هەیە و هەر یەکەچیان لە ئاسمانێکدا دەخولێنەوە و هەمیان بە دەوری زەویدا دەخولێنەوە. بەڵام جوولانەوەی خۆر و مانگ بە دەوری زەوی کە زەوی سێنتەری دنیایە، لە ڕێگای سوڕانەوەی خۆر و مانگ شەو ڕۆژ دروست دەبێت و دەقەکانی قورئانش ڕێک ئەومان پێ دەڵێن کە لە ڕێگای خولانەوەی خۆر و مانگ بە دەوری زەویدا شەو ڕۆژ دروست دەبێت. لەبەر ئەوە کاتێک زانیوێنە هەفتەنی ئاسمانی پیرۆز هەیە و بۆ ئەمانەش خوددایان هەبووە لە شێوەی بت هاتون 7 جار وەک دەربڕینێک وەک ڕێزگرتنێک لەو حەوتەنە ئاسمانیە یا هەسارە ئاسمانیە کە هەسار نین دوودانەیان ئەوە سوراونەتەوە بتیانە. إن الحمد والنعمة تخوى بردا لا شريك لك. حبجار بله ماچکردنی بەرد ڕەشەکە بەردی ڕەش ئەمە هەمووی بە حەدیث هەیە، هەمووی بە دۆکیومنت هەیە. هەروە گوتم لە خودی سەرچاوەکانی خۆدان سەرچاوەی من نییە. یا بڕۆنەوەتە گوێن بە مامە بوخاری بدەن، گوێن بە بوخاری بدەن و بڵێن بۆچی ئەو حەدیثانە گوێزاوەتەوە، بۆچی گوێن بە من دەن، خۆ من قسەی من نییە، قابلە قسەی منە. بوخاری پیرۆزی بەرد لای عەرەبی جاهیلی. بوخاری لە حەدیثی ژمارە 4376 پێمان دەڵێ ئەبا ڕەجاء العوتاردی گوتی، مامە بوخاری جان دەڵێ ئەبا ڕەجاء العوتاردی گوتی بەردمان دەپەرست، بەرد، و کاتێک بەردێکی باشترمان دەدۆزیەوە بەردە کۆنەکەمان فڕێتدا، و ئەگەر بەردمان نەدۆزی زیبایەوە چکە لە دورگەی عەرەبی جاوێ ئەگەر لە سەفەر وشتی وابان بەردیان نەدۆزی بایەوە هەندێک لمی بیابانمان دەهێنا، شیری مەڕمان دەکردە سەری چکە شیر تۆزە شیرنە، وەکو دەستگا ئاوا لمەکەی دەکرد بە تۆپەڵێکی سپی دامان دەنا 7 جار بە دەوریدا دەخوڵاینەوە، 7 جار ئاو بە دەوریدا دەخوڵاینەوە. هەڵە بەڕۆژ پێغەمبەری ئەڵڵا دەڵێت بەردە ڕەشەکە لە بنەڕەتدا سپی بوو بەڵام بەهۆی گوناحی خەڵکەوە ڕەش هەڵگەڕا. ئەمەشتان هەیە و حەدیثەتان هەیە دەتوان خۆتان بگەڕێنەوە سەری. وتەنانەت عومەری کوڕی خەتاب هەروەک مامە بوخاری پێمان دەڵێ لە حەدیثی ژمارە 1597 دەڵێت کەسێکە دەیجێڕتەوە دەڵێ کاتێک عومەری کوڕی خەتاب بەردە ڕەشەکەی ماچ کرد گوتی وەڵڵاهی ئەگەر هاتوو پێغەمبەری ئەڵڵا ماچی نەکرد بای ماچم نەدەکردی، من دەزانم تۆ بەردێکی نەسوودت هەیە نەزیان. بەڵێ حەدیث هەیە کاک چێڵان بەختیار، یعنی عومەریش پێی وابوو بەردێکە و ئیتر هیچ نە. ببورن سەفا و مەروە. سەفا و مەروە بۆ نمونە دوو گردۆڵکەی بچووکن، دوو گردن. لە سەردەمی جاهیلی هەر دانەیەکیان بتێکی لەسەر بووە، لەسەر دانەیەکیان بتێکی نێرینە، ناوی نێرینەی هەبوو، دانەیەکیان بتێکی مەینە دانرا. مامە بوخاری چیمان پێ دەڵێ کە ئێوڕۆکە موسڵمانان جرت و فرتی لە نێوان دەکەن، جرت و فرتی نێوان دەکەن ڕادەکەن. مامە بوخاری لە حەدیثی ژمارە 3847 دەڵێ ئیبن عەباس کە ئامۆزای پێغەمبەرەکەتانە گوتی، مەڵێن ئەوە ڕاست نییە حەدیث، بوخاری هەمووی ڕاستە و تەکفیرتان دەکەم، بڵێن بوخاری ڕاست نییە تەکفیرتان دەکەم. باشە ئیبن عەباس دەڵێت هاتوچۆ لە نێوان سەفا و مەروە سونەت نەبوو لە ڕاستیدا و بەڵکو خەڵکی جاهیلی ئەم کارەیان دەکرد. یعنی ئیبن عەباس لە بوخاری پێمان دەڵێ هاتوچۆ لە نێوان سەفا و مەروە سونەتی ئیسلام نەبوو
بەڵکو خەڵکی جاهیلی لە کاتی حەجدا ئەم کارەیان دەکرد. هەر لەبەر ئەوەش ئەڵڵاکەتان لە ئایەتی 158 البەقەرە دەڵێت لە ڕاستیدا سەفا و مەروە لە سمبوڵەکانی ئەڵڵان، بەم شێوەیە کاتێک هەر کەسێک حەج دەکات ویان عومرە ئەنجام دەدات هیچ گوناحێکتان ناگاتێ ئەگەر لە نێوان سەفا و مەروە جرت و فرد بکەن بێن و بچن حول پێتان دەڵێ. بۆچی ناڵێ گوناحتان ناگاتێ؟ چکە دەزانی سمبڵی سەردەمی جاهلیەت بووە. دەڵێ ئەیە دەزانمی جاهلی بەڵام گوناحتان ناگاتێ ئەگەر بیکەن. وەروەها مامە بوخاری گیان جاتخوات تەسەوڕکەن بوخاری نەبووە ئێمە خۆ بابەتمان لا دروست نەدەبوو، یعنی بوخاری نەبووە بابەتمان لا دروست نەدەبوو. سیرکەن مامە بوخاری گیان لە حەدیسی 4496 دەڵێت عاصم بن سلەیمان دەڵێت لە ئەنەسم پرسی، ئەنەس بن مالک کە یاوەرێکی محەممەد بووە، دەڵێ لە ئەنەس بن مالکم پرسی سەبارەت بە سەفا و مەروە. ئەنەس گوتی سەفا و مەروە کاری سەردەمی وەک کاری سەردەمی جاهیلی دەمان بینی، واتە لە سەردەمی جاهیلی بووە. و کاتێک ئیسلام هات ئێمە دەستبەرداری بوون وەک موسڵمان، گوتمان نایکەین چکە عادەت و تەقالیدش سەردەمی جاهیلیە. تاوەکو ئەڵڵا ئەم دەقەی دابەزان. کامە دەق؟ ئایەتی 158 سوڕەتی ئەلبەقەرە. لە ڕاستیدا سەفا و مەروە لە سمبڵەکانی ئەڵڵان، بەم شێوەیە کاتێک هەر کەسێک حەج دەکات ویان عومرە ئەنجام دەدات هیچ گوناحێکتان ناگاتێ ئەگەر لە نێوان سەفا و مەروە جرت و فرد بکەن. ئێستا هاتوون ئیهانە و سوکایەتی بە نەورۆز و بە ئاگر دەکەن، وانە ئەوەی بینیتان هەر لە حەج هەر لە عومرە هەر لە نێوان سەفا و مەروە سوورانەوە بە دەوری کەعبە، ئەو کەعبەی بتی لێ بووە، بەردە ڕەشەکە، ماچکردنی بەردەکە، هەتا وەکو دوایی هەمووی قوڵی مەسەلەی بتپەرستیە. بتپەرستیە لە ئەلفەوە بۆ یای، هەر لە ئەلفەوە بۆ یای هەمووی بتپەرستی بۆ محەممەدی ناوێتە ناو ئیسلامەوە. پێتان وایە پیرۆزە، بەڵام هاتوون گاڵتە بە مقدساتی خەڵکی تر دەکەن. هاتوون گاڵتە بە مقدساتی خەڵکی تر دەکەن. خودی مەلایکانیش 100% ئەوانە هەمووی دەزانن، 100% ئەمانە هەمووی دەزانن. یعنی ئەڵڵاکەتە نەیتوانیوە لە ڕێگای دانایی و ژیری خۆیەوە دابوونەریتێکی نوێ بهێنێتە ناو ئاینی ئیسلام، پەنای بردووە بۆ دابوونەریتێکی جاهیلی بتپەرستی. اینجا دێن لە دەوریدا دەسوڕێنەوە ئین الحەمدە والنعمەتە تخوا بەریدا لا إله دەزانم مسلمانە سمێڵ قوتەکان نانەوێت گوێیان لەوە بێ. ئەمە هەمووی لە پەرتوکەکانی خۆتاندایە و لە قورئانەکەتاندا هەیە و لە حەدیثەکانی بوخاریدا هەیە، ناتانەوێت ئەو ڕاستە ببیستن. دەزانم لەو بازنە گەمژەیەی کەواتیایدا دەژین خۆتان پێ ئارامە. کێشەی ئێوە لە چیدایە کاتێک ئەو ڕاستیانەتان پێ دەڵێن مناڵە لوسکەکانی بەهەشت و خۆریەکانی بەهەشتان دەکەینە بڵقی سەر ئاو، یا ڕاستەکەی با بڵێن تڕی ژێر ئاو کەوا دێ سەر دەکەوێت و دەڕواتن بوونی نامینێ. ئێوە ساڵەهای ساڵە نوێژ دەکەن بە نیازی وەرگرتنی مناڵی لوسکەی بەهەشت و کەواعی بە ئەترابە، هەمووی دەبێ بە سفر، بوونی نامینێ. جارێکی تر بەر لەوەی کەوا ئیهانە و سوکایەتی بە ئاینی تر بکەن، بە مقدساتی ئاینی تر بکەن، بە مقدساتی خەڵکی تر بکەن، و هەروەها بە ئاگری پیرۆزی نەورۆز بکەن، 100 جار بیر بکەنەوە پێش ئەوەی کەوا بێن قسە بکەن. هەروەک چۆن ئەمڕۆ سلمانمان ئەو حەجەی دەیکەن دابوونەریتێکی بتپەرستانەیە. بتپەرستی ڕەگ و ڕیشەی هەیە لە ئیسلام، کەڵتیزم ڕەگ و ڕیشەی هەیە لە ئیسلام. ئەو کارە ئێوە دەیکەن پەرستنی محەممەدە، چکە هەموو ئاینێک لە دنیادا مەبەستی یەک شتە، خدا بە خەڵک بناسێنێ، ئیتر خەڵک ئازادە، ئەو خدایە دەپەرستێیان نا، بەڵام ئاینەکەی ئێوە پەرستنی محەممەدە و هیچی تر نییە. من هاتووم دەمێ ڕزگارتان کەم لەو کوفرەی کەواتیایدا کەوتون، چکە ئەگەر هاتوو
ئەگەرێکی بچووکە بێ خودابوونی هەبێ هیچ کامێکتان نە مناڵی لوسکە دەبینن نە کچانی سنگەورە دەبینن، هەر هەمووتان بۆ ناو دۆزەخ. جا لە ئێستاوە بیری لێ بکەنەوە کامەتان دەوێتن، بەشە ساردەکەی دۆزەخ یا بەشە گەرمەکەی، زەمهەریرەکەی یاخود زۆر گەرمەکەی، خۆتان بیری لێ بکەنەوە. باشە نا بڕۆ لای پێغەمبەرەکەت ڕێبەر، بڕۆ لای پێغەمبەرەکەت لە دواوە خۆت پێوە دەنێ پێت دەڵێ ئاوم بێتەوە، کاتێک شات بۆی بەڕێز و ئازیز هەر بژین.